دواخستنی هەڵبژاردن بۆشایی یاسایی لە هەرێمی کوردستان دروست کردووە تا چەند ئەم بارودۆخە کاریگەری دەبێت لەسەر لاوازبوونی پێگەی سیاسی کورد لە عێراق و شەرایەتی دام و دەستگاکانی. هەرێمی کوردستان لە بۆشایەکی گەورەیە. طبعاً هەرێمی کوردستان پێشتر کۆمەڵێک هەڵبژاردننی تیا ئەنجام درراوە کە ئەو هەڵبژاردنانە بۆ پێدانەوەی شەرعیەت بووە بە دامەزراوەکانی هەرێمی کوردستان، بەڵام هەمیشە هیچ هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستان لە کاتی خۆیان ئەنجام نەدراوەوە. هەر کاتێک هێزە باڵادەستەکانی هەرێمی کوردستان بە پێویستیان زانی بێ یان زانی بێتیان بەرودۆخیان گونجاوە هەڵبژاردنیان ئەنجام داوە. ساڵی 2022 بوو جارێکی تر هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت بۆ پەرلەمانی کوردستان و دامەزراوەکانی هەرێمی کوردستان نوێ بکرێنەوە، بەڵام ئەوە بینین هەڵبژاردن ئەنجام نەدراوە بۆ 2 ساڵ تێپەڕێ هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە دواکەوتووە و ئێستاش بە هەمان شێوە ئەگەری جارێکی تر دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ئارایە. لە ڕاستیە هەموو ئەو دۆخەی کە لە هەرێمی کوردستانە هەیە، یعنی ناتوانین بڵین کە هەرێمی کوردستان لە دۆخێکی دیموکراسی تەواوایە، بەڵکو توانین بڵین لە هەرێمی کوردستان ڕۆتوشێکی دیموکراسی هەیە، وەگەرنا لە ناوەڕۆکە ئێمە دەسەڵاتی ئەمری واقع دەسەڵاتی دیفاکتۆی جیاوازمان هەیە لە ناوچە جیاوازەکان و بە تایبەتی دوو هێزی سەرەکی دوو ناوچەی ژێرنەفوزی خوانیان هەیە لە هەرێمی کوردستان و من تا دێت ئەو هێڵانەی نێوان ئەم دوو ئیدارەیە کە ئەم دوو هێزە هەیەە تۆخترەکرێتەوە ئەو واقعی حاڵەکە ئەیبینین و ئەنجامدانی هەڵبژاردننیش بە شێوەیەکی ڕووکەش ڕەنگە هێشتا نەبێتەوە هۆی ئەوەی دامەزراوەکانی هەرێمی کوردستان بە تەواوەتی شەرعیەت وەربگرن، بە تایبەتی لەم دۆخی کێشمەکێشە سیاسیەی ناوخۆی هەرێمی کوردستان. لە ڕاستیە ئەو ڕژێمی حکومڕانیەی کە لە دوای ڕاپەڕینەوە لە هەرێمی کوردستان بەرقەرارە کە لە سەرەتا لەسەر ئەساسی 50/50 دروست بوو و دوایی لە دوای شەڕی ناوخۆ کێشای بۆ دوو ئیدارەیی و دوو بەشبوونی هەرێمی کوردستان، ئێستا ئیتر شەرعیەتی کۆتایی پێهاتووە و بەردەوامیدان بەو شێوازە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان کە بریتیە لە هێشتنەوەی دەسەڵاتی ئەم دوو هێزە لە ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆیان، ئەمە بەم شێوەیە درێژەدان پێی هەرێمی کوردستان تا بێت لاوازەکە لە ناوخۆی عێراقا و لاوازی شێکا بەرامبەر بە دەرەوە. ئێمە زانین کە دوو پشتیوانی سەرەکی بۆ هەرێمی کوردستان هاتنەکایەوە لە 1992 کە ئەوانیش بریتی بوو لەو نایە گەورەی کە خەڵکی کوردستان بۆ ڕژێمی حکومڕانی عێراق بەرزیان کردەوە و لە ئەنجامی ئەوە کۆڕە و دروست بوو ملیۆنان خەڵک کەوتنە ڕێبەرە و سنوورەکان بۆ ئەوەی تعبیر لەوە بکەن کە نەیانەوێت لە ژێر دەستی حیزبی بەعس لە ژێر حکومڕانی حیزبی بەعس بمێننەوە. ئەمە وای کرد دەستێوەردانێکی نێودەوڵەتی بێتەکایەوە بۆ پاراستنی هەرێمی کوردستان و لەو ڕۆژەوە پشتیوانی خەڵک و پشتیوانی کۆمەلگای نێودەوڵەتی دوو کۆڵەکەی سەرەکی حکومڕانی هەرێمی کوردستان بوون کە ئێستا هەردوو ئەم دوو کۆڵەکەیە لاواز بوون، هەم خەڵک بڕوای بە ڕژێمی حکومڕانی هەرێمی کوردستان نەماوە و بینین دابەزینی ڕێژەی بەشداری هاوڵاتیان تابێت ینی ڕوو لە کەمیەکە و بە هەمان شێوە پشتیوانی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستانیش نەماوە. بۆیە مانەوەی ئەم دۆخەی هەرێمی کوردستان بەم شێوەیە و تەنانەت ئەنجامدانی هەڵبژاردنێک کە ئەم دوو هێزە هەردووکیان یعنی ڕێککەوتنی لەسەر بکەن نابێتەوە هۆی ئەوەی کە شەرعیەتی دامەزراوەکانی هەرێمی کوردستان بگەڕێتەوە و لە هەمان کاتیشە هەرێمی کوردستان بەهێز بکاتەوە. بیرکردنەوە لە شێوازێکی تر لە حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەتوانێت ببێ بە ڕێگا خۆشکەر بۆ ئەوەی هەرێمی کوردستان زاڵێ بەسەر کێشە ناوخۆیەکانی و لە بەرامبەر دەرەوەش بەهێز ببێتەوە. وەک ئاماژەتان بۆ کرد پێشتریش هیچ هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا نەکراوە و هەرجارە و بە پاساوێک دواخراوە. پاساوی ئەمجارش بڕیارەکانی دادگای فیدراڵیە. دەوترێت بڕیارەکانی دادگای فیدراڵی لایەندار و نادەستورین. بۆ چوون و تێڕوانینی ئێوە چییە؟ خۆی ئەگەر ئەمە تەنها جار بووایە کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دوا بخرایە ئەوە ئەماوەی دەم پاساوە دروستە، بەڵام لە 1992 تەنانەت ئەو هەڵبژاردنەی کە لە 1992ش ئەنجام درا هەرچەند ڕۆژێک لە ماوەکەی خۆی دواکەوتەوەکەوە یعنی لەو کاتی بۆی دیاریکرابوو دواکەوت کاوە یەکەم هەڵبژاردنیش بوو، بەڵام لەو کات تا بە ئەمڕۆ هیچ هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستان، هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، هەڵبژاردننی ئەنجومەنی
شارەوانیەکان و دوایی ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم هیچ یەکێک لەمانە لە کاتی خۆی ئەنجام نەدراوە بۆیە ئەو پاساوە بێمرەمایە یعنی ئێستا ئەمەی کە ئەکرێ بە پاساوەوە من پێم وایە هۆکاری سەرەکی هەموو ئەم دواخستنانەی هەڵبژاردننیژەوەیە کە یعنی ئەم دەسەڵاتی لە هەرێمی کوردستانە هەیە یان ئەو دەسەڵاتی ئەمری واقعانی کە لە هەرێمی کوردستانە هەن ڕاستترە بێوا بڵین ئەمانە بڕوایان بە هەڵبژاردن نییە و سەرچاوی شەرعیەت بەڵکو هەڵبژاردن تەنها ئەکان بۆ ئەوەی شەرعیەت بن بە مانەوەی خۆیان وەگەرنا ئەساسی شەرعیەتی خۆیان بە شتێکی ترەزان کە ئەویش بریتە لە شەرعیەتی شۆڕژگەری و ئەویش بریتە لەوەی کە هێزی چەکداریان هەیە هێزی هەواڵگریان هەیە هێزی ئەمنیان هەیە و لەو ڕێگایەوە درێژە بە دەسەڵاتی خۆیان دەدەن لە ڕاستیە ئەم پاسەوهێنانەوەیەکی دروست نییە وەکو باسم کرد چونکە وازەحە یعنی لە ماوەی ڕابردوو هەموو هەڵبژاردنەکان دواکەوتوە دەوترێت دادگای فیدراڵی بێلایەنی لەدەستداوە بڕیارەکانی بارگاویە بە ئەجێندای هێزێکی ئیقلیمی چ خوێندنەوەیەکی سیاسی و یاساییتان بۆ بڕیارەکانی دادگا هەیە خۆی لە ڕاستیە دادگایەکی لەم شێوەیە کە لە عێراقا دروست بووە و نۆ دادوەریتیا هەیە تۆ ناتوانی بڵێ کارتێکردنی سیاسی لە ناو ئەم دادگایە بوونی نییە ناتوانانی وا بڵیت و نەکار بۆ عێراق ئەمە ڕاستەکە بۆ عێراق ڕەنگە ئەمە کاریگەری زۆر زیاتر بێ بەڵام تەنانەت بۆ وڵاتێکی دامەزراوەی وەکو وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش ئەمە هەر ڕاستە یعنی ئێستا دادگای باڵای دەستوری ئەمریکا لەبەرەوەی پارێزکارەکان ینی پارێزگارەکان دادوەرە پارێزگارەکان ینی محافزکارەکان کۆنزەرواتیڤەکان تیا زۆرینەن بڕیارەکانیان بە ئاڕاستی کۆنزەرواتیڤەکانە زیاتر وەک ئەو ئاڕاستە لیبراڵی کە لە ناوچین و توێژەکانی تری کۆمەلگای ئەمریکیا هەیە ینی لە سەردەمی ترامپە لە ئەنجامیەوەی کە ترامپ یەکدوانێک لە دادوەرەکانی دانا ینی یان وازیان هێنا یان کۆچی دواییان کرد ئەم شوێنەکانی دانانەوە بۆیە ئەو باڵانسە لە دادگای ئەمریکا بەم شێوەیە بەڵام سەبارەت بە بڕیارەکانی دادگای باڵای فدرالی من خۆم هەموو بڕیارانم سیر کردووە کە پەیوەندیدارن بە هەرێمی کوردستانەوە یعنی ئەتوانم بڵێم نزیکی بەوانەی ئەمڕۆ نزیکی 34 بڕیارە 34 بڕیار لەم 34 بڕیارە 23 بڕیاری دادگای باڵای فدرالی ڕەتکردنەوەی ئەو داوایانە بووە کە لەسەر هەرێمی کوردستان و دەسەڵاتەکەی لە هەرێمی کوردستانە هەیە یعنی 2 لەسەر 3 ئەو بڕیارانەی کە داویەتی ئەو داوایانی کە ڕۆشتۆتە بەردەمی ڕەتی کردوێتەوە 2 لەسەر 3 ئەو داوایانی کە دژ بە هەرێمی کوردستان یا دەسەڵاتەکەی یان خەڵکی کوردستان بووە یعنی مەسەلەن لەم هینانەیە لەم داوایانەیە چی هەیە مەسەلەن لەو داوایانە 2 داوا هەن کە سەبارەت بە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان شەرعیەتی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان یا شەرعیەتی هەرێمی کوردستان ڕەتی کردوێتەوە لەم داوایانە ئەوانی تایە کە بەسەرم بۆ شەرعیەتی هەندێک لە دەستگاکانی هەرێمی کوردستان وەکو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کە دیسانەوە ئەوەی ڕەت کردوێتەوە هەندێک داوا کە سەبارەت بە موچە بووە لە کاتی خۆیان لە مەسەلەی پاشەکەوتی موچە و ئەوانە یعنی ئەمە جگەلەوەی کە لەسەر مادەی 142 بڕیاری تری هەیە ئەوانە حساب نەکردووە بەڵام یعنی هەر ئەو بڕیارانی کە پەیوەندیدارن بە هەرێمی کوردستان 2 لەسەر 3 ڕەت کردوێتەوە 11 بڕیاری هەیە کە دەری کردووە لەم یعنی کە پەیوەندیدارە بە هەرێمی کوردستان و بڕیاری لێداوە لەمانەش خۆ ئەو کەسانی داواکارن لەم بڕیارانە ینی لەو داوایانی کە لە بەردەم دادگای باڵای فدرالین و بڕیاری لێداوە پەسەندی کردوون داواکارەکان هاوڵاتی هەرێمی کوردستانن هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانن بە هەندێک لە هێزە باڵادەستەکانی هەرێمی کوردستانیش یعنی ئێستا ئەو داوایی کە لەسەر یاسای باڵای هەڵبژاردنین عفو لەسەر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بوو داواکە هیچ بوو هی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی پێشووی هەرێمی کوردستان و ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەندامێکی مەسیحی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوون ئەو داوایانی تری کە سەبارەت بە موچە بوون سەبارەت بە موچەی خانەنشینان بوون ئەمانە هەمووی لە ساڵحی خەڵکی کوردستانن خۆ مەسەلەن ئەو داوایی کە دادگای باڵای فدرالی یەکلای کردەوە لەسەر مەسەلەی موچە بۆ یەکەم جار پرسی موچەی خستۆتە سەر ڕێگای چارەسەربوون و ئێستا وردە هەوڵی چارەسەرکردنی پرسی موچە درێت لە 2014ەوە لە 2014 و 15ەوە ئێمە ئەمانەوێ
پرسی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان جیا بکەینەوە لە ململانەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق لە مەسەلەی نەوت بەڵام هەموو جارێک لە یاساکانی موازنەی ئیتیحادیە ئەم دوو پرسە پێکەوە تێکەڵاوەکران 250,000 بەرمیل نەوت مەدەی تێ ئەوەندە موچە ئەنێرین نایدەی نییە لە قانونی موازنەی 2015 لە قانونی موازنەکانی تر 400 لە قانونی موازنەی 2021 450,000 بەرمیل نەوت ئەبێ تەسلیم بکەیت یان لە قانونی 2021 423 عفو 450,000 بەرمیل نەوت ئەبێ تەسلیم بکەیت 450,000 چی یعنی اینجا تۆ موچەکە وەرەگرەی بەڵام ئێستا بڕیارەکەی دادگای باڵای فدرالی هات ئەم دوو مەلەفەی بە تەواوەتی هین کردەوە یعنی لێک جیا کردەوە بۆیە لە ڕاستیە ئەو ئاەتە قورئانیە هەیە کە فەرمێ وەلا تەلومن ئیلا ئەنفوسەکم لۆمەی کەس مەکەن جگە لە خۆتان یعنی ئەگەر لە هەرێمی کوردستان ئەو هەموو داهاتەی کە لە هەرێمی کوردستان هەبوو لە پێناوی خۆشگوزەرانی خەڵکی کوردستانە سەرف بکرایە بەدڵنیاییەوە ئێستا ئێمە وەزعمان زۆر باشتر بوو لە چاو عێراقەوە من دڵنیام ئەو دەرامەتانی لە هەرێمی کوردستان هەیە بە زیادەوە بەشی خەڵکی کوردستانەکات بەڵام ئێمە بەداخەوە حکومڕانیەکی باشمان نییە ئەگەر ئێمە دەسەڵاتێکی دادوەری باشمان هەوایە لە هەرێمی کوردستان و لەژێر هەیمەنەی هێزە سیاسیەکان نەبووە و لاوازیان نەکردایە ئەوە بەدڵنیاییەوە خەڵک ناچار نەبوو بڕاتە بەردەم دادگای باڵای فدرالی ئەگەر لە هەرێمی کوردستان زوو بە زوو یاسای هەڵبژاردن هەموار بکرایەتەوە یاسایەکی هەڵبژاردننی سەردەمیانە بە هاتایەتەکایەوە و دڵنیاییەوە هەندێک هێزی سیاسی نەئەچۆ بەردەم دادگای باڵای فدرالی تانە لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بدات ئەگەر ماوەی پەرلەمانی کوردستان درێژ نەکرایەتەوە ئێمە ناچار نابووین بڕۆینە بەردەم دادگای باڵای فدرالی بۆ ئەوەی کە تانە لە هین بین لە درێژکردنەوەی ماوەی پەرلەمان بین بۆیە هەموو ئەمانە وای کرد کە خەڵک پەنابەرێتە بەر دادگای باڵای فدرالی بەڵام ئەمە عیبەیەکی تیان نییە دادگای باڵای فدرالی دادگایەکی فدرالیە وەکو چۆن سوننەکانە چنە بەردەمەم دادگایە بۆ وەرگرتنی مافی خۆیان هەندێک لە سوننەکان دژ بە هەندێک لە سوننەکانی تر و بۆ نمونە لەیز دلێمی ڕۆژ سکاڵای لەسەر حەلبوسی تۆمار کرد لە بەردەمەم دادگایە وەکو چۆن هەندێک لە شیعەکان بۆ سندنەوەی مافەکانیان چنە بەردەمەم دادگایە یان هەندێک لە شیعەکان دژ بە هەندێک لە شیعەکانی تر ئەچن لەم دادگایەت سکاڵا تۆمارەکەن دژ بە حکوومەت دژ بە پەرلەمان یا هەشتێکی تر هاوڵاتی هەرێمی کوردستانیش وەکو هەر هاوڵاتێکی تری عێراق مافی ئەوەی هەیە بڕاتە بەردەمەم دادگایە بە پێی لێوەشاوەیەکانی ئەم دادگایە داوا تۆمار بکە و داوای مافەکانی خۆی بکات تێبینی هەیە لەسەر ئاڕاستەی کارکردنی دادگاکە بەتایبەت لە ساڵی ڕابردوودا کە زۆرترین بڕیاری سەبارەت بە پرسەکانی تایبەت بە هەرێمی کوردستان بووە لە کاتێکدا دەزانین ئەم دادگایە نوێ نییە و لە ساڵی 2005ەوە دامەزراوە کەواتە بۆچی هەموو پرسەکانی پەیوەست بە هەرێم لە ماوەیەکی زەمەنی دیاریکراودا دەجوڵێنرێن هەروەها دەوترێت بەرەی شیعی و هێزە بریکارەکانی ئێران کە لە عێراقدا باڵا دەستن هەیمەنیان هەیە بەسەر دادگاکەدا تا چەند ئەو بۆچوونە ڕاستە کە دەڵێت زۆرینەی بڕیارەکانی دادگاکە لە بەرژەوەندی ئەو بەرەیەدا یەکلا کراونەتەوە جارێ ئەو هینەی ئەو ژماردنی کە باسم کرد لە سەبارەت بە داواکانی پەیوەندیدار بە هەرێمی کوردستان لە دادگای باڵای فدرالی پەیوەندی بەم 3 ساڵەوەیە کە ئەم دەستە تازەی هێن دەست بەکارن ئەم دەستە تازەی دادگای باڵای فدرالی دەست بەکارن کە لە 2021ەوە دەست بەکار بوون یعنی ئەوەی پێشووترم حساب نەکردووە ئەوەی کە دەستەکەی پێشوو کە بەڕێز مەدحەت مەحموود سەرۆکایەتیە کرد ئەوەم حساب نەکردو ئەمە تەنها لە 2021ەوە حسابم کردووە کە ئەو 30 ئەوەندە بڕیارە کە ئەم دەستە تازەیە لە ڕاستیە زۆر چالاکترن لە دەستەکەی پێشوو هەرچەندە ئێمە لە ڕاستیە دەنگمان بەو هەموارە نەدا کە کرا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دوای ئەوە ئەم دەستە نوێ هاتەکایەوە چونکە چەند تەحەفوزێکمان هەبوو لەسەر شێوازی دەنگدان لەسەر هەموارەکە لەسەر مەسلەی دەنگدان لە ناو کۆی دەستەی ئەنجومەنەکە ینی ئەمەی دادوەرەکان دەستەی دادگای باڵای فدرالی و لەسەر مەسلەی هینەکانیش احتیاطەکانی چۆن جێی ئەوانی ترەگرنەوە ئەمە لەسەر ئەمانە هەندێک تەحەفوزمان هەبوو بۆیە دەنگمان پێنەدا هەر نەچوون بەژاری دانیشتەکەشمان نەکرد بایکۆتی دانیشتەکەمان کرد بەڵام ئەوەی کە ڕۆڵی ئێران چییە ڕۆڵی تورکیا چییە لە عێراقا لە ڕاستیە تازە نیە هەیە تازەیە ڕۆڵی ئێران یان ڕۆڵی تورکیا
یان ڕۆڵی ئەمریکا لە عراق تازەیە نەخێت لە دوای ڕوخانی ڕژەمی عراقەوە ئەم ڕۆڵانە بە بەردەوامی بوونیە بووە ینی تۆ ناتوانانی ئێستا بڵێ ئێستا ئەمە گۆڕانکاری بەسەر هاتوون نەخێر ئەم ڕۆڵی ئێران ئەگەر کەمتر نەبوو بێتەوە لە جاران زۆرتر نییە ینی لە دوای ڕوخانی ڕژەمی عراقەوە بە بەردەوامی ئێران ڕۆڵە بینێ هاوشێوەی ئەمریکا و تا ڕادەیەکیش تورکیا لە ناو معادلە سیاسەکانی عراقە بۆیە ڕاستە ئەم دەستەیە چالاکترە بەڵام بۆشم باس کردی یعنی هەندێک خەڵکیان بەتایبەتی ئەوانی سەر بە پارتی دموکراتی کوردستان تەنها سەنج لەسەر ئەو بڕیارانە دروست دەکەن کە واتە سەوڕەکەن وایان ئەیانەوەی وای وێنا بکەن کەمە دژ بە هەرێمی کوردستان دراون کە من پێم وایە هەندێکی زۆربەی هەر زۆریشی لە ساڵحی خەڵکی کوردستان دراوە مەسەرەن ئەوە کە دادگای باڵای فدرالی بڕیاریدا موچەی خاننشینانی هەرێمی کوردستانیش هاوشێوەی موچەی خاننشینانی عراق بێ و ئەو یاسا کۆنەی کە لە هەرێمی کوردستان کاری پێکرێ ئەو یاسایە نابێ کاری پێ بکرێ ئەمە لە قازانجی خاننشینانی هەرێمی کوردستان بۆ دژی خەڵکی کوردستانە بۆیە هەر یەکەو لە ڕوانگی خۆیەوە تەفسیرەکە وەک ئاماژەت بۆ کرد ئەم کێشە یاساییە کەڵەکە بوانە لە 2014ەوە بوونیان هەیە بۆچی لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بەو شێوەی ئێستا پەنا بۆ ئەم دادگایە نەبراوە لەوە لە ڕاستیە ئەتوانم بڵێم ئێمە چەند داوایەکی تر هەبوون لە پێشتر لە بەردەم دادگای باڵای فدرالی تۆمار کرابوون ڕەت کرابوونەوە بەڵام لە داوای خانەنشینان لە بەردەم دادگای باڵای فدرالی کە بەندە هینەکەم نووسی و بە هاوکاری چەند یاساناسێک کە دوای پیاچوونەوە داواکەم نووسی بوو ئەو داوایە سەرکەوتوو بوو لە بەردەم دادگای باڵای فدرالی و داواکە لە ساڵی لە مانگی 2022 ئەو داوایەمان بردەوە لە بەردەم دادگای باڵای فدرالی ئیتر ئەمە ڕێی خۆش کرد بۆ ئەوەی کە خەڵک ئەو دەرگای ببینێتەوە بزانێت کە ئەمە دەرگایەک هەیە لەو دەرگایەوە ئەتوانێت داوای مافەکانی خۆی بکە وەلانجامی ئەمە ئەبینین بە چەند کەس خەڵکێکی تریش ڕۆیان کرد لە دادگای باڵای فدرالی دواییش ئەو داوایشمان بردەوە کە سەبارەت بە مەسەلەی هین بوو سەبارەت بە مەسەلەی درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان بوو ئەوەش دیسانەوە ئەوەی تەکید کردەوە کە تۆ ئەتوانی بۆ هەندێک لە یەکلاکردنەوەی هەندێک کێشەی سیاسی لە ناوخۆی هەرێمی کوردستانیش پەنابەریتە بەرەم دادگایە بۆیە لەوەوە ئیتر خەڵک زۆرتر پەنایان بردە بەر دادگای باڵای فدرالی کەواتە دەتوانین بڵێن مەسەلەی دروستبوونی متمانە بە دادگاکە و درێک پێکردنی ئەم دەرچە یاساییە ڕۆڵی هەبوولەوەی بە شێوەیەکی بەرفراوان خەڵکو و لایەنە کوردیەکان پەنا بۆ ئەم دادگایە ببن بەڵێ و بەڕاستیش تۆمارکردنی داوا لە بەردەم دادگای باڵای فدرالی زۆر پێویستی بە لێوردبوونەوە هەیە زۆر پێویستی بە دقت هەیە چونکە ئەم دادگایە دەسەڵاتەکانی دیاریکراون بەپێی دەستور و یعنی من هەر داوایە کە بردبێتمە بەردەم ئەم دادگایە هەر خۆم بە یارمەتی ئەو بەڕێزانەی کە پێکەوە ڕۆشتوین ئەمەمان تۆمار کردەوە بەڵام من لانی کەم لای خۆمەوە لانی کەم 5-6 مانگ دیراسەم کردووە یعنی ئێستا دوو داوای ترمان هەیە سەبارەت هێنا بە بڕیارەکانی ئەنجومەنی شۆڕشی هەڵۆشاوی عراقە نزیکەی ساڵە دیراسەم کردووە اینجا داواکەم نووسیەوە اینجا بۆیە پێویستی بە لێوردبوونەوەیەکی زۆر هەیە پێویستی بە ئەوە هەیە کە ئەو بڕیارانەی دادگای باڵای فدرالی کە سەبارەت بەو کەیسەیە هەمووی بخوێنیتەوە بۆی بزانین مەساری دادگای باڵای فدرالی بەرەو کوێ ئەڕاتەوەوان و ئەمە وای کردووە کە ئێستا ئەبینین کە داوای تر ڕاتە بەردەم دادگا کۆی گشتی ئەو داوایانەی کە ئێوە لە دادگاکە تۆمارتان کردووە وەک خۆتان و ئەو تیمانەی کارتان لەگەڵ کردوون چەند داوا بوون و تا ئێستا چەندیان یەکلا کراونەتەوە خۆی تا ئێستا ئەو داوانی کە بەندای و لەگەڵ کۆمەڵی خەڵکی تر هەر جارە ینی کۆمەڵێک بەڕێزم مەسەن ئەوەی خانەنشینان هەندێک لە خانەنشینانمان هێنا خۆیان بوون بە داواکار لە هینەکەرەیەکێتی خانەنشینان و ئەوە چەند پارێزەرێک و یاساناسێکیش یارمەتی دەربوون لەوەی کە هیم بێ یعنی ئەوە نیە پیاچوونەوەی داواکە بکەنەوە لەمان کاتشە داوایەکی ترمان هەبووەوەی کە سەبارەت بە پەرلەمانی کوردستان و درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستانەوە دوو داوای پلەبەرزکردنەوە بە هەمان شێوە ئەوە سێهەم داوا و دوو داوای تریشمان هەیە کە ئەوەش کارێکی هاوبەشە لە نێوان ئێمە و خاتو دیلان غەفور کە پەرلەمانتاری کوردە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کەرکووک و چەند کەسایەتیەکی بەڕێزی
ناوچەی داقوق و سەرگەڕان کە زۆر هاوکار بوون لە داواکە بە تایبەتی کاک شێخ نەجات تاالبانی زۆر هاوکار بووە و بەڕێز زەردەشت محەممەد خالیدیش پارێزیری دۆسیەکەی یعنی ئەمە 5 داوا تا ئێستا ئێمە بردووانتە بەردەم دادگای باڵای فدرالی دوانیان دادگا لە ساڵحی ئێمە بڕیاری داوە داوای ئەوەی پلەبەرزکردنەوە لە دوای داواکانی پەیوەندیدار بە موچەوە هات کە یعنی تا ڕادەیەک لە مەسلەی موچەیە ئەوەشان چارەسەر کرد بۆیە ئەوە وتیان ئێمە اختصاصمان نییە بە زۆرینە وتیان اختصاصمان نییە ئەو دوو داوای تریشمان ماوە لە بەردەم دادگای باڵای فدرالی لەسەر دوو بڕیاری ئەنجومەنی باڵای شۆڕشی هەڵۆشاوە تۆمارمان کردووە لەسەر داگیرکردنی زەویوزاری خەڵکی ناوچە جەناکۆکەکان. باست لە گرنگی وردی و دیقەت کرد لەو داوایانەی پێشکەش بە دادگاکە دەکرێن. هاوکات لە ڕابردوودا چەند داوایەک لەسەر مافی موچەخۆران لە دادگاکە ڕەتکرانەوە بە نمونە داوای پلەبەرزکردنەوەی فەرمانبەران. ئایا تا چەند نەبوونی ئەو دیقەت و وردیە هۆکار بوون بۆ ڕەتکردنەوەی داواکان؟ ئایا ئەو کاتە یاساییانە دەکرێت بە سوتاو ئەژمار بکرێن یاخود دەکرێت ئەو داوایانە جارێکی دیکە زیندوو بکرێنەوە؟ خۆی زەحمەتە یعنی لە کەیسێکە داوایەک ڕەتکرایەوە ئیتر لەو بوارەیە زەحمەتە جارێکی تر تۆ داوا تۆمارکەیت چونکە یەکسەر ینی دادگای باڵای فدرالی ئاماژە بەوەدا کە بڕیارەکانی دادگای باڵای فدرالی مولزەمە بۆ خۆشی لە زۆر بڕیارەکان وانووسێ ینی کەواتە ئەگەر بڕیارێکی پێشتر دەری کردبێ جارێکی تر ناڕوا شتێکی تر بڵە مەسەلەن ئێمە بۆ داوای پلەبەرزکردنەوەمان لێ بەسەرهاوە لەو کاتێک کە خەریک بووین ئیشەکەمانە کرد لایەنێکی سیاسی زانی بووی کە ئێمە خەریکیەوەین هەر ینی ڕاستەوخۆ لە زمانی خۆمەوە زانی بوویان کە خەریکیەوەین ڕۆشن داوایەکیان تۆمار کرد و ئەو داوایە هەر لە دانیشتنی یەکەم و دووەمەوە ڕەت کرایەوە ئەمە ئەرکی ئێمەی زۆر قورستر کرد یعنی کە دوایی لەو داوایە بەڵام ئێمە بە شێوازێکی تر داواکەمان نووسیەوە کە دیسانەوە هەر دیسانەوە ئەرکە قورسەکە مایەوە ینی وە دوایی بە زۆرینە بڕیاراندا کە ئەوەی اختصاصی ئەوان نییە بۆیە ینی زۆر پێویستی بە وردی هەیە چونکە ئەوە سابقە دروستەکات یعنی ئەگەر داوایەک سەرکەوتوو نەبێت لە بەردەم ئەم دادگایە سابقە دروستەکە و دوایی دادگا بە ئاسانی ناتوانێت بڕیارێکی تر بە کە پێچوانەیە و بڕیاری پێشووی خۆی بێ یان ئەبێ عدول بکە کە عدولیش زەحمەتە.